کە ئەگە شناختم لە موسیقی کوردی فۆلکلۆری کوردی پەیدا کرد دەستمدایە سازی نایە کە زانیم تا ئێستا هیچ ژنێک دەستی نەداوەتە سازی نایە و من بێەوەی کە بزانم علاقم پەیدا کردی بوو بنای بێەوەی کە بزانم تا ئێستا ئەڤڵین ژنێکم ینی من سازی نایەم لێداوە زۆر پێی خۆشحاڵ بم کە توانیم وەرچەشکێنیەک بکەم لەو بوارەدا. گروپە بەینانی پەدیدەی جەژنوارە دیپلۆمی افتخاری گرتبوو سێ کارمان بوو تەجەسمی ڕیتمیک بوو ئەو دەم لە ڕەشت ئێمە ئەومان ئجرا کرد لە تاران ئجرامان کرد کە ئێمە بچوین بۆ ئاڵمان لە ئاڵمان ئەم گروپە بەرنامەی ئجرا کرد. زۆر ێوارانیان بۆ ئێرە لەبەرەوەی کۆمەڵی هونەرمەند هەگەڵ برادەرەکانمان لێرە کۆ بینەوانێ جەوێکی زۆر تایبەتی هەیە قاوەکانی زۆر خۆشە بە تایبەتی قاوەی کوردی کە شتێکی زۆر جیاواز بوو بۆ ئێمە هێنای بۆ ئێرە ئەو کتێبی لێ زۆر جاردانیشن کتێبە خوێنینەوانێ و لەگەڵ قاوا خۆینەوە و جەوێکی زۆر تایبەتی هەیە. ئێمەم قاوەخانەیەمان دانا لە ساڵی پارە لە 22 دەی 2007ەیە من لە ساڵی 2011 ئەم فکرێم هەبوو کە بۆم جێگایە پێویستە قاوەخانەیەک هەبێت کە خێزانەکان یان کچەکانمان بێنە ئێرە قاوە بخۆنەوە وەکو جێگایەکی فەرهەنگی ئێمە لەسەر هەموو مێزەکانمان کتێبمان داناوە بۆ ئەو کەسانی کێن لەلای ئێمە قاوا خۆنەوە ئەتوان لەگەڵ قاوەکایەکەی خۆنەوە ئەو کتێبانی کە لەلامانە بیخوێنەوە ئەو بیبەنەوە و بیخوێنەوە بیهێننەوە. ام هر سال بدلکی شکستی ام تین سر گورستان هلیلیه بتایبت سر گورا هنرمند هجا و دلال یه گوبدنگ و آواز خود نامه هین جیانا خود که محمد شیخو هنرمند محمد شیخو او خوش شورشک جدا بو شورشک کسانک جیر هبو به ستران و آواز خو و بدار تنبور خوش شورشک بدار دخست توایا دیروکا کردا شورش ده هن لی شورش او جدا بو جیر هبو تمدين كلامك يعني براسي اتشبج مسر باب فلك هنراوي ناي پسندان يعني باندور اخوا لسر استي نتواتي سر استي جواكي يعني اسراني وينا ناي نجبير كرن ت تشد ملي بهدار دكي يعني تبيد حسي اف كسانا نوجنن براسي ناي نجبير كرن